ماوەیە کە جموجۆڵەکانی چەکدارانی داعش لە سنووری ناوچە دابڕێنراوەکان زیادی کردووە. زۆرێک لەو چەکدارانە چێی قەرەچۆخیان کردووەتە شوێنی داڵدەدان و هاوڵاتیان بە ئاشکرا جموجۆڵەکانیان دەبینن. بە جۆرێکە لە ڕۆژانی ڕابردوودا داوای زەکاتیان لە دانیشتوانی چەندین گوندی بناری قەرەچۆخ کردووە. ڕەشاد گەڵاڵی بەرپرسی کۆمیتەی یەکێتی لە مەخموور دەڵێت نزیکەی 300 چەکدار لە شاخی قەرەچۆخدان و مافرەزەی بچووکیان هەیە. لە شەرگات و گەیارە و حەمام عەلیل و ناوچەکانی دیکە هاتوچۆ دەکەن. ئارامترین شوێن بۆ خۆڕەخستنەوەی چەکدارانی داعش لە ساڵی ڕابردوو بەدڵنیایی لەسەر و 300 بە سەدان چەکداریان هەیە لە داعش لەو سنوورە، بەڵام بەردەوامی ئالوگۆڕیش پێ دەکرێت، یانی ئالوگۆڕی پێ دەکرێت چکە مەفەرزی بچووکیان بە تایبەتی ئێستا کە لە ڕۆژهەڵاتی ناحیە قەرات دەتوانرێت مەفارزی بچووکیان بچێ بۆ منطقەی دەبست، کەرکووک، حەویجە، بۆ منطقەی زاب لە ڕۆژ ئاوای مەخموور کە ئێستا کەیلێتی دەتوانرێت بچێ بۆ شەرگات، بۆ گەیارە، بۆ منطقەی شۆڕە و حەمام عەلیل. منطقەی حەمام عەلیل کە بە زایدە شۆڕە پێگەی خەلافە دەزاندرا. لە ماوەی ڕابردوودا ئۆپەراسیۆنێک بۆ سەر ئەو چەکدارانە بە هاوبەشی لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە و هاوپەیمانان بەڕێوەچوو. با قسەی ئەو بەرپرسەی یەکێتی ئەوەی کراوە کێوماڵی چێی قەرەچۆخ بوو کە زیاتر لە 50 پێشمەرگەتیدا شەهید و بریندار بوون. دەژڵێت ئۆپەراسیۆنێکی زۆر سەقەت بوو. بۆ حکوومەتی عێراقی، بۆ هەرێمی کوردستان و بۆ دانیشتوانی ئەم سنوورەش لە هەردوو ڕووی شاخی قەرەچۆخ کە سەرەتاش ئاماژەم پێ کە زیاتر لە 35 دەیە، هەر 35 دەیە لەژێر هەڕەشەی چەکدارانی داعشدایە، هەم لە کەنداناوە کە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەیە، هەم زائیدەن لە منطقەی قەرات و مەخموور. زیاتر لە 300 چەکدار لەم شاخە هەیە. چۆن دەژین؟ خواردنە کوێ دێنن؟ چۆن ئاو دەخۆن؟ لەکوێ ئاو خواردنێ بۆ دەستەبەر دەکرێتن؟ لەکوێ پێداویستەکانی دا و دەرمانێ بۆ دامین دەکرێت؟ ئەمە پرسیارە. ڕەشاد گەڵاڵی دەڵێت هیچ هێزێک بەتەنیا ناتوانێت سەقامگیری بۆ ئەو ناوچەیە بگەڕێنێتەوە. بۆ دەرپەڕاندنی داعش پێویستە هەر سێ لایەن حکوومەتی عێراق و هەرێم و هاوپەیمانی نێودەوڵەتی ئۆپەراسیۆنێکی تۆکمە بکەن و بنکەی کاری هاوبەشی بکەنەوە.